هەر ناوچێک هەرجێگێکی کوردستان بگومان مێژوویەکی هەیە، یەکێکیش لەو ناوچانی کە ناکرێت لە کوردستان باسی نەکەین، باس لە گرنگەکەی نەکەین، ئەویش قەزای پێنجێنە کە یەکێکە لەو شارە ڕەنگینانی کە هەم لە ڕۆڕەنگە سروشتێکەوە شارێکی زۆر جوانە، هەم لە ڕۆژگرافیکەشەوە ناوچەیەکە کە هاوسنورە لەگەڵ وڵاتی ئێرانە هەر بۆیە لە ڕووی ئابووریشەوە باخێکی زۆری هەیە و ئەم ناوچەیە چەندین گوند و چەند ناحیەکیشی تێدایە. ئێمە باس لە مێژووی ئەو شارۆچکە دەکەین و باس لە کتێبە دەکەین کە نووسەرەکەمان هێناوێتی لەگەڵ خۆی باس لە پێنجوێن و گوند و خێزانەکانی و ئامار و دوانیشتوانی شارەکە دەکا. لەم تەوەرە زیاتر باس لەم کتێباکەین زەنگرنگی ئەم مێژووە وەکوکنەوەی ئەم ئامارانە تا چەندێک باخی هەیە بۆ شارەکە و بۆ کوردستان بۆ ئەو ناوچە ڕەنگینە. بە میوانداری بەڕێز عەبدولباقی پێنجوێنی نووسەر و شاعیر لەم تەوەرە باسی لێ دەکەینەوە. مامۆستاگیان بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ بۆ کاکە دانیار، سپاس بۆ کەناڵی پەیام کە کەناڵێکە پەیامی ژین و دینەگەیەنێ بە کۆمەلگا و دەستخۆشی بۆ کاکە دانیار. هیوادارم ببی بە دانیار بۆ پێشکەشکردنی خزمەتی زیاتر بە دین و بەژین و سەربەرز بن ئینشاڵڵا. مامۆستاگیان ئەم کتێبە لەسەر نووسراوە 2025 کاتە تازەشە. کەی بیرت لە نووسینی کتێبەکە کردەوە؟ بۆچی هەوڵتدا باس لە پێنجوێم بکەی، باس لەو ئامارانە بکەی کە گرنگە بۆ ئەو ناوچەیە و بەگشتی باس لە گوندەکەی و دانیشتوانەکەی لەمەدا کۆ بکەیتەوە؟ بەڵێ سەرەتا سوپاس دەکەم، بەڵام پێشەوەی بێمە سەر باسی کتێبەکە ئەمەوێ ئەم هەلە بخۆزمەوە هەل لە کەناڵی پەیامەوە چەند پەیامێک بگەێنم بە گەنجان، بە نووسەران، بە خەڵکی ڕۆشنبیر و ئەوانەی کە خوێندەواریەکیان هەیە. بەداخەوە ئەمڕۆ گەنجەکانمان ویان لێ هاتووە کە ئیدمان بوون بە جگەرە و نێرگەلە و شتی ئینتەرنێتی بێسوودی لایەنە خراپەکەی کە نەسوودێک بە خۆیان ئەگەیەنێ و نە بە خەڵکیش و لایشیان داوە لە ڕێبازی دین و ژین لە دینە فەرمێ ئێمە شەومان کردووە بۆ ئیسراحەت و ڕۆژمان کردووە بۆ ئیش و کار و مەعیشەتی ژیان. بەڵام بەداخەوە ئێستا گەنجەکانمان بەشەوە ناخەون تا بەیانی تەنانەت لە کاتی نوێژەکانی بەیانیا خەویان لێکەوێ و ئەو فەرزە ئەرکە پێویستەی کە بۆ دین و ژینیان پێویستە پشتگوێخەن لە پێناوی چەند شتێکی دنیاییدا. منەڵم پێویستە بەڕاستی گەنجەکان بیرێ بکەنەوە، ئەوانەی کە ڕۆشنبیرن، ئەوانەی کە نووسەرن. بەداخەوە ئێمە لەوەتەی هەین قسە ئەەکەین، مامۆستا بەڕێزەکانمان قسە ئەەکەن، خەڵکانی تر لە چاخانە و لە کۆڵانەکانە قسە ئەەکەن، بەڵام بەرهەمەکانیان نانووسنەوە نایخەنە بەردیدی خوێنەران. بەڕاستی ئەرکێکە سەر شانی هەمومان ئەوەی کە ئەیزانین و ئەتوانین هەرچیەکە بینووسین، چونکە من هەمیشە وتومە بنووسە ئەوەی وا لە دڵدایە، نووسین ئەمێنێ هەتا هەتایە، خامە تا سەری نەبری نانووسێ کە نووسی چاک و خراپی تایە. بۆیە مرۆڤ پێویستە ئەوەی کە ئەیزانێ بینووسێ، ئیتر چاک بێدیان خراپ، چونکە هەموو کەس دەتوانێت سوود لە چاکەکانی وەرگێ و لە خراپەکان، ئەتوانێت خراپەکان بگۆڕێ بۆ چاک و چاکتر و چاکترین و باشەکانی سوودیان لێ وەربگرێ و بیان گۆڕێ بۆ باشترین و لە ژیانی خۆیان سوودیان لێ وەربگرێ. ئێمە بەڕاستی زۆر کەسمان هەیە شاعیرێکی عەرەبە بڵێ الخەط یەبقا زەمانن بەعد صاحبه وەکانە صاحب خەتی تحت الترابی. ئێمە زۆر کەسمان هەیە مردووە بەڵام نووسینەکانیان تا هەتای ئەمێنێتەوە لە کاتێک خۆیان لەژێر خاکار زاون. ئێمە دەیان زانا و کەڵە پیاوی ئیسلامیمان هەیە وەکو جەنابی مەلا عەبدولکەریمی مدەڕیس کە کاتێک مرد ئەمەنە خزمەتی کردووە بە دین و ژین لە ڕووی بنەماڵی زانیارانەوە، ناودارانەوە، شەریعەتی ئیسلامەوە، تەفسیری نامیەکانی و هەروەها زۆر کتێبی تر. کاتێک کە مرد ئەم پیاوە بچووکە سەنگی کتێبەکانی لە خۆی زیاتر بوو. بەڕاستی ئەوە خزمەتی دین و ژینەکە. ئێمە باسەکەمان باسی پێنجوێنەوە ئەمانەوە پەیامەکەشمان تۆزێ مامۆستا لە گەنجان ئێستا ینی لەگەڵ ئەوی باسە کرد زۆر دووریشکەوتنەوە لە کتێب خوێندنەوە و لە خوێندنەوەی هاوەکو جاران نییە، جاران زۆر احتیمامە درا بە خوێندنەوە لای خۆ جەنابەت لەو تەمەنەی گەنجەتیتانی درکەبەوە کرد. بێستا ئەمەش پاشەکشی کردو لە خوێندنەوەی کتێبە مامۆستا نییە؟ بەداخەوە ئەمڕۆ ئێمە ئەم پێشکەوتنەی گۆڕانکاری ئەولەمێکە لە جیهانە، ئێمە سوودمان لە ڕووە باشەکەی وەرنەگرتووە، سوودمان لە ڕووە خراپەکەی وەرگرتووە. لە وڵاتان باسی دینی ئیسلامەکەنەوە بەڕاستی هەندێشتیان ڕەفتارەکانیان ئیسلامیانەیە، بەڵام ئێمە بەداخەوە ئیشەکانمان دینەکەمان ئیسلامیانە بەڵام ڕەفتارەکانمان ئیسلامیانە نییە. بۆیە پێویستە بەڕاستی گەنجەکانمان بیرێ بکەنەوە. من زۆر بتومە بەڕاستی ئەمڕۆ لە ئێمە لە سەردەمی گەنجیە گەنج توانایەکی هەیە، تااقەتێکی هەیە، پێویستە ئەو
کاتە گەنجی کە توانای هەیە هەم لە ڕووی دینداریەوە هەم لە ڕووی ژێواریەوە پشتگوێنەخا من چونکە وتومە مێرولە هەرچەند بچووکە ژیرە چونکە بە هاوین زستانی بیرە مرۆڤش کاتێکە گەنجولاوە ئەبێ بزانێ سبەی نەپیرە بەڕاستی ئێمە کاتێککە گەنجی نەبێ هەوڵبین ئەو بەرهەمانەی کە هەمانە هەم لە ڕووی کەسابەت و دینداریەوە هەم پاشەکەوتێک وە داهاتوێک بۆ خۆمان دابین بکەین و هەم ئەو بەرهەمشتانێک کە هەمانە بینوسینەوە چونکە بەڕاستی ئێمە لە پێنجوێنە لە ڕووی ئاینی و کۆمەڵێک پێنجوێن شارێکە بەڕاستی نمونەیە لە هەموو ڕوەکان و هەم لە ڕووی دینداریەوە ئێمە دەیان کە ڕەزانای وەکو مەلا عەبدوڕەحمانی گەورەی پێنجوێنیمان هەیە کە بەداخەوە ئێمە وەکو پێویست بایەخمان پێی نەداوە ئێستا بەرهەمەکانی لە زانکۆکانی قاهیرە و ئەسەرە ئەخوێندرێت لە زانکۆکانە ئێمە مەلای قازیمان هەیە ئێمە دەیان مەلای گەورەمان هەیە وەکو مەلا ڕەسوولی گۆڵێ وەکو مەلا ئیسماعیل وەکو مەلا عارف وەکو مەلا حەمەد یوسف وەکو ئەم مەلا تازانە کە ئێستا پێگەین و کۆنەکانی بەڕاستی ئەوانە جێی شانازی بوون بۆ پێنجوێن کە بوونەتە شارێکی دینی هەم لە ڕووی کۆمەڵایەتی و بەڕاستی پێنجوێنێکێک بۆ لەو شارانەی کە لە ڕووی کۆمەڵایەتی و پێکاتەکەیەوە ڕەفتار و کردارێکی جوانی هەبوو کاتی خۆی لە ڕووی هەرەوەزیەوە لە ڕووی بەدەمیەکەوە بوونەوە کە ئەم ئاکارە جوانانە بەڕاستی هەمووی سەرچاوەکەی هەم لە نەرێتی باو باپیرانی کۆنمانەوە کە تا ئێستا دێمە نوکەیەک لە پیاوەتی و ڕێز و احترام کە تیاماناماوەی ئەو پیاوە قەدیمانەیە و دوو هەمیشان لەو ئاینە پیرۆزەوە کە پێڵەن ئاینی پیرۆزی ئیسلام کە خوا منەتواری کردوین چەندین ڕەوشت و ئەفکاری جوانی بۆ بەجێ هێشتوین کە ئەگەر بەڕاستی مرۆڤ پەیڕەوی بکات ئەگاتە دوالوتکەی ئامانجە ماوەساییان زۆر کە من ئەوانی وەکو جەنابەت خەمخۆر بێ بۆ شارەکەی بۆ ناوچەکەی خۆی ینی تااقەت و توانایەکی زۆر سەرفکات بە تایبەتی تر ئەگەر ینی تۆزێک تەمەنی جیاوازتر بێ فەرقی لەگەڵ کەسێک گەنجێک توانا و تااقەتی باشی هەیە هەرچەنە گەنجانی سەوەکو ئاماژەست بێک تۆزێ سستن لەوەیە بێت ئامار کۆ بکاتەوە ژمارە کۆ بکاتەوە بەنێو گوندەکان زانیایی لەسەر گوندەکان ئەم هەموو وەربگرێت چەندین ساڵ خەریکی نووسینی کتێبێک بێت چی وای کرد تۆ ینی ئەم ماندووبوونە بکەی بۆ ناوچەکەی خۆت بۆ شارەکی خۆت دەست خۆت بە پێشەوەی وەڵامی ئەم پرسیارت بەمەوە حەزەکەم وەکو پێناسەیەکی کورتی خۆم بۆ بینەران و بیسەران پێک پێناسی خۆم کە من ناوم عەبدولباقی قادر سەعیدە ناسراوم بە نووسینەکان بە ناوی عەبدولباقی پێنجوێنی و بڵاوەکەمەوە نازناوی جوتیارم بۆ خۆم هەڵگرتووە لەبەر خۆشەویستی چینی جوتیار کە چینێکن بەڕاجزی ڕەنجکێشن بەرهەمهێنن و کۆڵەکەی ئەساسی ئابووری کۆمەڵگات ناوم جوتیارە لە گوندی گۆڵەی سەر بە قەزای ناحیەی گەرمشی قەزای پێنجوێن هاتوومەتە دواوە قۆناغی ئامادەیم تەواو کردووە و لە ژیانی خۆمانە ساڵی 1970 و وەکو فەرمانبەر لە فەرمانگەی باری نفوسی باری شارستانی پێنجوێن دامەزراوم تا ساڵی 2020 خزمەتم کردووە لە چەند ناوچەیەکی جیاوازە و هەروەها ساڵی 1970ەوە لەلایەن ڕژێمی بەعسەوە بۆ ماوەی 4 ساڵ لەگەڵ دوو هاوڕێی ئازیزم لە پێنجوێن دەستگیر کران کە ئەویش دکتۆر حەمەعەتا پێنجوێنی بوو و حاجی مەهدی ئەحمەد پێنجوێنی بوو لەسەر گفتاری تاوانبارێک کە کردینی بە دیاری بەڵام سوپاس بۆخوا ئەو تاوانبارە نەگەشت بە ئەنجامی بێشادیمان لەسەربا خۆی تیاچوو و ئێمە 4 مانگماینەوە لە ئەمنی سلێمانی ئەم نەسوورەکە و ئەمنی عامەی بەغا پاش ئەشکەنجەیەکی زۆر ئازادکەین ساڵی 2005 وەکو بەڕێوەبەری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە پێنجوێن تا ساڵی 2010 کارم کردووە ساڵی 2020 خانەشیم من هەر لە سەردەمی مناڵیەوە کاکە دانیان هەوڵم داوە ئەو ڕووداوە بەسەر هاتانەی کە لە دەوروبەرم ڕوو ئەدەن کە لە ناوچەکە ئەگوزەرێن لە دەفتەری یاداشتەکانی ڕۆژانەما تۆماری بکەم بۆ ئەوەی کاتێک کە کاتم هەبوو بتوانم ئەمانە کۆبخەمە چوارچێوی چەند کتێبێکەوە پێشکەش بە بینەرانی بکەم سوپاس بۆخوا ساڵی 2020 دوای خانەنشین بوونم کاتەکانم زیاتر بوو هەم بۆ سەردان و گەڕەنجایەکێ لە عادەتەکانی من هەر لە مناڵی لەو کاتەوە کە بیرم کردوەوە حەزم بە تێکەڵاوی خەڵک بووە بە گەڕان بووە بە سەردارکردنەوەی کەسە بەڕێزەکان کەسە بەتەمەنەکان چونکە بەڕاستی چاکترین قوتابخانە چاکترین زانکۆ گەڕانە بە ناو خەڵکە بە ناو گوندەکانە دانیشتنە لە خزمەت پیاوە بەتەمەنەکانە چونکە بەڕاستی ئەوانە زانیاری کۆنیان لای من بەڕای من ڕۆشنبیری شەهادە بە کالۆریۆس و ماستەر و دکتۆران نییە ڕۆشنبیری بە کەسانێکە لە گوندەکانە ئێمە دەیان کەسمان هەبووە لە گوندەکانە ئەزمونیان هەبووە لە ڕووی ژیانەوە هەشت ئەو شتانەی کە بینیویانە لە دەوروبەریان ئەزمونیان لێکرۆ لە وتەیەکی جوانە پێشکەشیان کردو تەنانەت دێسەر ئێمە کە لە وتارەکانی
خۆمانە لە قسەکردەکانمانە لە چەند قسەیەکە ئاڵێن پندێکی پێشینان باو باپیرانمان وایان فەرمووە ئەمە ئەوکو نەقشی سەربەرد وایە بۆیە بەڕاستی ئێمە زۆر کەسمانەیە ئێستا شەهادەی بەرزی هەیە بەڵام لە ناو کۆمەلگایە داری نییە ناتوانێت دوو قسە بکە بەڵام ئەو پیا و بەتەمەنە کۆنانە لە گوندەکانە بوونەتە سەرچاوی زانست و زانیاری و چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتی و دینیەکانیش بۆیە ئێمە شانازی بەوانەوە ئەەکەین. بەڕاستی من دوای خانە نشین و هەوڵمدا ئەو بەرهەمانەی بەرهەمی چەند ساڵەی ڕابردوون کۆبکەمەوە لە چەند بەرهەمێکە. بەرهەمی یەکەمیان ئەو کتێبەیە کە پێڵن کانیاوی دەروون من هەرچەند خۆم بە شاعری نازان چونکە زانایە گەڵێ هەرچەند بزانی ئێستا ئابێت تۆ خۆت بە نەزان بزانی چونکە ئینسان چەند بزانێت ئێستا پێویستی بە زانین و زانیاری زیاتر هەیە بۆ ئەوەی لە کەسانی ترەوە فێر بێ. ئەوە کانیاوی دەروون بەرهەمی شێعرەکانمە بەڕاستی ئەو شێعرانەش بەڕاستی من هەموو لایەنەکانم پیا کردووە بەڵام ئەمڕۆ چونکە کەناڵەکەمان پەیامە و کەناڵێکی ئیسلامیە حەزەکەم ئەو بەشانە چەند چوارینەیە کە باز لە ئاینەکانە یان کۆمەڵایەتیەکانە لێرە باسی بکەم. ئەوە پێک هاتووە لە سێ بەشی یەکەم چوارینەیە ئەم چوارینانە ئەو ڕوودا و بەسەرهاتانی کە لەگەڵ ما بۆ لەوێ باس کراوە هەروەها هۆنراوە درێژ وتەی بە نرخ و ئەوانەی تێدایە کە بەڕاستی کتێبێکە ناڵێمی خۆمە بەڵام چوارینەکانی زۆر بە سوودە. یەکێ لەو چوارینانەی کە من هەمە مەسەلە ئەمڕۆ بەداخەوە ئەمڕۆ دنیا بۆ بە دنیای مادیات یعنی ڕێز احترام هەمووی بۆ بە پارە ئەبینین ئێمە کەسانی هەژارمان هەیە قسە ئەکاوەکو نەقشی سەربەر دوایە بەڵام لە لای خەڵکی قسەکانی ڕەواجی نیە لەبەر ئەوەی کە کابراایەکی هەژارە بەڵام ئەگەر دەوڵەمەندی قسەی بکە قسەکەیشی جوان نەبێ یان ئەگەر سیاسێکی گەورە قسەی بکە ئەگەر خوا نەخواسە ڕێزیشم هەیە گە قسەکەیشی درۆ بێ ئەڵەن سیاسەتە یان قسەکەی نەقشی سەربەردە. بۆیە من وتومە ئەمڕۆ هەمووشت بووە بە پارە گەر پارە نەبێ ناژی لەم شارە زۆریش بۆ پارە بوون پارە دنیاش هەر ئەم ساڵ خۆزگە بە پارە خۆزگە ئینسان هەموو شتەکانی پارە نەبووە چونکە بەڕاستی هەموو شتێک پارەیە لای من بەڵام پارە هەموو شتێک نییە. زەلاممان هەیە زۆر کەسمان هەیە کە خاوەن سامان و سەروەتێکی زۆریان نییە چونکە ڕەوشتیان نزمە چونکە لە ناو کۆمەلگایە دیانین پارەکان هیچ سوودێکی نییە لەوانەیە زیانی هەبێ بۆ ئەم دنیاشیان و لەو دنیاشیان لەشیانی پێ داغ بگدرێوەکو لە قورئانە باسیەک لێ. بەرهەمی دووهەمیانم تێکەڵەیە ئەم تێکەڵە بەڕاستی لە دوو بەرگایە بەرگی یەکەمیان پێڵێن لە ساڵی 1990 تا ساڵی 1990 هەوڵم داوە ئەو ڕوودا و کارەسات و بەسەرهاتانەی کە ڕوویان ناوە لە دەوروبەرمانە لە کوردستانە لە ناوچەکانە دەتوێتی ئەو کتێبەیە تا ساڵی 1990 بەڵام ئەو کتێبە بەڕاستی لە شۆڕشەکانی بەرزانەوە تایەتی تا ئەگاتە شۆڕشی شێ مەحموود قازی محەممەد شۆڕشی ئەیلول و شۆڕشەکانی تر هەروەها ئەو ڕوودا و بەرزە هەروەها کۆمەڵە ڕوودا و لە پێنجێنە هەبووە دیاردەی ناشین وەکو چەدەی وەکو یاغیبوون وەکو دوانزە سوارەی مەریوان زۆر باسی تر باس و خواسی تر هەروەها ئەو دابوونەرێتانەی کە لە ساڵەکانی کۆندا هەبووە لە ڕووی پرسە و تازیە و شایی و ئەمانە هەمووی لەو کتێبیان نووسراوە لەگەڵ سەرجەم ڕوودا و بەسەرهاتەکانی ناوچەکە عێراق و چوار پارچە و هەموو جیهانی مامۆستا چۆن شتەکانە کۆ کردوەوە گەڕاوی چۆن ئەم کتێبانە وەکوتم لە دەفتەری ڕۆژانەما کاتی خۆی لە قوتابیەوە چی هەبوو ڕووی داوە لە تەلەڤیزیۆنەکان لە شتەکانە من بیستومەیان لە سایت و ڕۆژنامەکان خوێندومەتەوە هەوڵما ئەو شتانەی کە گرنگە کە سەرنجڕاکێشە کە سوودێکی بێ بۆ داهات و تۆماری بکەم و دوای ئەوانشی بەشێکی تریش وەرم گرتووە لە سایتەکان و لە شوێنەکان بەشی دومیشی لە ساڵی 1992 هی دوای ڕاپەڕینە بەڕاستی چی ڕوودا و کارەسات و بەسەرهاتەکان تەبەن هەموو حیزبەکان کۆنگرەکانیان شتەکانیان ناوی کابینەکان چی حکومەتی هەرێمی کوردستان چی عێراق حتای وڵاتانی دەوروبەر ڕێز سەر و کۆمارەکان گۆڕانکاریەکان ئەوانەی کە پەیوەندیان بڕاستە و خۆ بە کوردستانەوەی بەداخەوە ئێمە وڵاتێکین کاتی خۆی خاکەکەمان یەکێکە لە خاکە پیرۆزەکان بە قسەی خۆمان نا بە قسەی قورئان کاتی خۆی کە کەشتەکەی حەزرەتی نوح سەر ئاوکەوت یەکێ لە دوعاکانی ئەوە بوتی خوایە ئەم کەشتی من لە شوێنێکی پیرۆزە بگرسێتەوە ئەوە بوو بەبێ خواسی خۆمان لەسەر شاخی جوودین نیشتەوە کە خاکی پیرۆزی کوردستان کەواتە بە دەلیلی ئایەت خاکەکەی ئێمە پیرۆزترین خاکی کوردستانە دەخوا بەزیابە ئێمە لەوەتەی کە ئاینی ئیسلام هاتووە وازمان لە هەموو شتەکانی خۆمان هێناوە بە سنگێکی فراوان و ڕوومان کردوتە ئەو ئاینە بۆ ئەوەی ئەو ئاینە ببێتە چرای ڕۆشنی ژیانمان و پێشمان ئەڵێن ئیختیار دینی چونکە بە ئیختیاری خۆمان دینی ئیسلامان هەڵگرتووە و سوپاس بۆ خوا لەو پێناوەشدا زانایانی کورد دانایانی کورد خەڵکی کورد خزمەتێکی بێپایانیان بە دینی ئیسلام کردووە ئەو خزمەتەی کە کورد کردوێتی بە ئیسلام خودی عەرەب کە ئاینەکە لە ناو خۆیان لە نیوە دۆرگەی عەرەبا هاتوۆتە خوارەوە بەقەدەر کورد خزمەتی ئیسلامیان نەکردووە ئێمە شێخ ڕەزا ئاڵێ ئینکاری فەزڵی ئێوە ناکەم عەرەب ئەفزەڵن ئەمما سەلاح الدین کە دنیای گرت لە زومرەی کوردی بابان بوو بەداخەوە ئێستا هەموو
هەموو وڵاتانی ئیسلام کە زیاتر لە 9 وڵاتە چەندین میلیارە 22 وڵاتی عەرەبی بەدەست 3 ملیۆن جوولەکەەوەی گیریان خواردووە بەڵام کاتی خۆی سەلاحەدینەکەی ئێمە کە ئێمە لەنەوەی ئەوین کە ئێمە لە سعودیە متومە کاتێک کە چوون بۆ حەج لە مەدینەکە هەموو عێراقیم تۆزێ ڕویان گرژەکە بەڵام کە هەموو کوردم و ئەحفادی سەلاحەدینم ڕێزێکی بێپایانیان لێگرن ئێمە ئەحفادی سەلاحەدینە باپیرەی ئێمە خاچپەرستەکانیشکان کە ئێستا ئەگەر ئەو نەبووایە عەرەب و ئیسلامی ژێردەسەی خاچپەرستەکانە بەڵام سوپاس بۆخوا بە فەزڵی کوردان خاچپەرستەکان شکستیانێ ناو کورد ئەو شانازەی ببراو ئێستا 22 وڵاتی عەرەبی و ئەم هەموو دەوڵەتە ئیسلامیە بەدەست 3 ملیۆن جوولەکەەوە گیریان خواردووە ئەوەی فەزڵێکی ترێ ئاین ئیسلام و فەزلی ئێمەیە بەسەر ئاینی ئیسلامەوە لەگەڵ ئەوەی شادەیان زانا و دانامان پێشکەش کردووە کە خزمەت بەم دین و ژینە ئەکەن سوپاس بخوا ئەو کتێبی تریش هەر تایبەتە بە پێنجێن ئەو کتێبەتریش ئەوە مێژووە تەبعاً ئەم کتێبیان کە ئەمە کەرەستەیەکی خاوە بۆ هەموو دێک بۆ هەموو گوندێکە بتوانێت من کەرەستەکەم خستۆتە بەردەستیان بۆی بتوانم مێژوێک بۆ گوندەکان بنووسنەوە لەو کتێبیان من وەکو ئەوەی کە وتم لە گۆڕێ لەدایک بووم هەوڵ ماوە مێژوێک بۆ گوندەکەی خۆم بنووسمەوە ئەو مێژووە لەسەر چاوەیەکە ناوی هەموو بنەماڵەکان بەڕسمەوە بە خێزانەکانیان جگەلەوەی ناوی ئەو کەسانەی کە مامۆستا بوون کە مامۆستای ئاینی بوون کە مامۆستای قوتابخانە بوون پێشمەرگە بوون شەهید بوون دەوریان هەبووە لە گۆڵی هەوڵ ماوە لەو کتێبای بینوسم هەروەها ڕووداوەکانی ڕابردوو شوێن و پێگەی گوندەکەمان لەگەڵ ئەوەشە هەوڵم داوە کۆمەڵێک کەلتور و دابوونەرێتی کوردەواری هەر لە مەشکەژەندنەوە هەر لە درەوەوە هەر لە گێرەکردنەوە هەر لە خشبڕینەوە ئیتر ئەو کللتور و چراکانی جۆری زوو مەسە لە شایی و هەڵپەرکێ و گۆرانیەکان حتا ئەو بند و گۆرانیانی کە کاتی خۆی لە شایەکان ناوتراوە بێتی پیمۆسیقا هەوڵم داوە لەو کتێبایە بیان پارێزم بۆ ئەوەی خەڵکان ونەوەی ئێستا و داهاتوو سوودی من دێرەشەوە داواکەم لە هەموو گەنجێک لە هەموو خوێندەوارێک لە هەموو گوندێک من ئەم کەرەستەم خستۆتە بەردەستیان کە پێنجوێن و گوندەکانی ئامار و دانیشتوانەتی هەوڵ بن لە ڕۆشنایی لەبەر ڕۆشنایی ئەم کتێبەیە هەر کەسە و ئەوانەی کە شارەزاییان هەیە مێژوێک بۆ گوندەکەی خۆیان بنووسنەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین مێژوێکی کامیل بۆ کوردستان و بۆ وڵاتەکەمان بنووسنێت چونکە بەڕاستیەڵێ بەردێ دوو بەردەبێ بە دیوارە دوان ئەبێ بە ماڵێک دوان ئەبێ بە گوندێک دوان ئەبێ بە شارێک و دوان ئەبێ بە وڵاتێک ئێمە ئەگەر هەمومان ئەو مێژوە بنووسینەوە توانین مێژوێکی پوخت و پاک بۆ وڵاتەکەمان بنووسین چونکە بەداخەوە تا ئێستا ئێمە نەمانتوانێت مێژوێکی پاک بۆ وڵاتەکەی خۆمان بنووسینەوە ئەوەی کە نووسیان تۆ هەمووی بێگانەکان و دژمنەکانمان بۆ ئەوانیش بەخواستی خۆیان گۆڕیان کاریان تیا کردووە مامسا بابەتی زۆر تایە بەڵامی کێک لەو شتانی باسیەکی ناوی پێنجوێنە ناوی پێنجوێن لە چیەوە هاتووە ناوی پێنجوێن کۆمەڵێک ڕاهەیە لە سەریە حەز ناکەم لێرە ئاماژەی پێبم بەڵام من لە 8 سەرچاوە هێناومە بە 8 خاڵ باسم کردووە ئەو شتانەی کە بۆتە هۆی ناوی پێنجوێن مەسەلەیەکێک لەوانەیە کە زۆر بازەکراڵێن پێنجوێن دەکاتی ئێوارانە کە خۆر ئاوابێ پێنجوێنە ئەنوێن ینی لەو پێنجوێنەوە هاتووە یەکێکی تران کاتی خۆی پێنج یۆنانی هاتووەن کە لەوە کە ئەسکەندەری مەقدۆنی ویستوێتی هێرش بکاتە سەر ئێران 5 یۆنانی وەکو چاوساخ لە پێشەوە هاتوون لە پێنجوێنانیشتە جێبوون لەو پێنجوێنە یۆنانیەوە هاتوو هەندێکیان لە پێنجوێن یعنی شوێن ینی 5 شوێن کاتی خۆی 5 گوند هەبووە لە پێنجوێنە ئەو 5 گوندە هاتوون لێرە کۆبوونەوە پیان تۆ 5 وێن ینی 5 شوێن لەو 5 شوێنەوە هاتوو زۆر ڕایتری شێ لەو کتێبە بەوردی نووسراوە ئەم کتێبە بەڕاستی کتێبێکە نەڵێم خۆم نووسیوە بەڕاستی هەوڵ و ماندووبوونێکی زۆری ویستووە بەڵام بە حکمیەوە کە خۆم لە فەرمانگەی باری شارستانی بووم هەوڵم داوە ئەو داتا و ئامارانەی کە هەبووە ساڵ بە ساڵ کۆی بکەمەوە لە فەوتان بیپەرسم چوە تا ئێستا لە عێراق تقریباً لە 1927ەوە چەندین سەرژمێری کراوە ئەخیریان 2024 وەکو جەنابتان نەزانن ئاگادار بوون کە ماڵەکان گەڕان و ڕوو دوو ڕۆژ قەدەغی هات و چۆ کرا و دایرە و فەرمانگەکان نەبوو بەڵام سیانیان ئەمانە بۆ نفوس بەکار هاتون قەیدی 1937 لەگەڵ 1950 ئێستا 34 نەماوە 57ەکە تا ئەچش کاری پێکرێ من هەوڵ ماوەتەوەی ئەم سجیلانە ئێستا براونەتەوە بەغا ئێستا هیچ سجلێ لە کوردستانە نەماوە هەمی گەڕاوەتەوە بۆ ئەوەی ناوی ئەو بنەماڵە و خێزانانە لە فەوتان بپارێزم هەوڵم داوە دێ بەدێ لە کەوڵۆسەوە تا ئەگاتە شلێر و ناوخوان و گۆڵێ و دارەخوان و سیاگوێ زۆمانە نەک دێ بەدێ ماڵ بە ماڵیش بیان نووسم و ئامارێکی وردیان بەڕاستی ئەو ئامار و وردە ئەو کۆکردنەوە جەمع ئەمەگە ناڕەحەتە بە حاسیبە بڕواکە دەی وا هەبووە شوێنی وا هەبووە ناوچەی وا هەبووە دەجار پیاچوومەتەوە ئێستا هەر غەڵەتی تێ هەتا دوسێ جاویسم دەستی لێ هەڵگرن بەڵام بە پشتیوانی خوا کۆڵم نەدا
دواتر ئەم کتێبە ساوێنەی گوندەکانیشت داناوە لەگەڵ وێنەی زۆری لە هەموو گوندێک من هەوڵم داوە کە چوومەتە ئەو گوندە وێنەیەکی جوانی گوندەکە دابنێم کورتەیەک لەسەر گوندەکە بنووسم ئەمە تا ساڵی 1970 بەسەر هاتووە دوای ساڵی 91 گەڕاوەتەوە چەندە ئاوەدان کراوەتەوە ئەمجا هەوڵم داوە ناوی خێزانەکانی ئەم دێ لە کاتی ساڵی 57 تا چەند خێزان بووە و چەند خێزانەکە سەرۆکی خێزانەکەم نووسیوە ناوی خێزانەکەی نووسیوە چەند سەر خێزان بوون لە 57 تا هەوڵم داوە هەمووی بنووسم ئەمجار ئەمە ماڵ بە ماڵکۆم کردوتەوە دووبارە دێکەم کۆ کردوتەوە ئەمجار من پێنجوێنم کردووە بە سێ بەشەوە بەشێکیان یەکەم پێنجوێنە لە پێنجوێنە باسی زۆر شت و ڕوودا و کارەسات و ئەو بەسەرهاتانی بەسەر پێنجوێنە هاتووە هەروەها لە ڕووی کشت و کاڵەوە لە ڕووی ژێواریەوە شاخەکانی دەشتەکانی ڕووبارەکانی هەتا ئاژەڵە کێویەکانی ئاژەڵە ماڵیەکانی ئەوەی هەبوو بێ ناوی حەمامەکان ناوی ئەو شتانە هەمووی نووسیوە ناوی مامۆساکانی ئاینی هەروەها ناوی ئەو گەڕەکانێکی کە لە کۆنەوە هەبوون تا ئێستا هەمووی مینای تۆمار کردووە بۆی بۆکو ئەرشیف بێنێتەوە پێنجوێن کردومە بە سێ بەشەوە یەکەمیان پێنجوێن لەگەڵ ئەو گوندانەی کە لە ڕووی ئیداری و سەر بە پێنجوێن هەوڵم داوە ناو پێنجوێن چەند بنەماڵێتیایە هەر هەمووی بە ئەرشیف بکەم بۆ ئەوەی بۆ نەوەکانیان بێنێتەوە چونکە هەیە تا ئێستا لە دایرەکانیشا داوای ناوی پێنجی یان چواری لێکن نازانێ بەڵام کاتێ ئەگەڕێتەوە بۆ ئەم کتێبە فەرمانبەرێکی وەکو جەناب دیان من یەکسەر بە گوێرەی ئەم کتابە چکە ناوی با و باپیر و باپیرە گەورەیشی تیا لەمە ئاسانکاری بۆکرا هەم بۆ دایکیشی هەم بۆ باوکیشی کەواتە شتێکی بەسووتە ئەمجا پێنجوێن گوندەکانی کردومە بە چەند زۆنێک ئەو گوندانەی کە پێنجوێن ئەوانەی کە لەیەکەوە نزیکن هەر گوندەی بەجیا ناوەکەی نووسیوە زۆنەکە دووبارە هەمووی کۆ کردوتەوە دووبارە لەگەڵ پێنجوێنە کۆم کردوتەوە هەروەها بەنسبەت گەرم کۆمان ئەمجا بەنسبەت پێنجوێنەوە هەوڵماوە ناوی ئەو قایم قامانی کە لە بنیاتی دروستبن چکە پێنجوێن کاتی خۆی گوند بووە دوایی بووە بە ناحیە کاتی خۆی ئێمە گوندێکمانەی پێڵان قزڵجە ئەم قزڵجە لە سەردەمی دەوڵەتی عوسمانیا سنجەق بۆ وەکو ناحیە سەر بە قەزای گوڵعنبەر بووە و کاتە پێنجوێن گوند بووە لە سەرژمێری 57 تاکە ئەم سەرژمێریە کراوە پێنجوێن ناحیە بۆ سەر بە قەزای هەڵەبجە بووە وە گەرم و ناڵپارێز گوند بە بەڵام من هەوڵم داوە ئەمە ئێستۆک و قەزاد ناوم بردو و ئامارەکەی نووسی هەروەها گەرم و ناڵپارێژشین بەدیا لەگەڵ گوندەکانیان نووسیوە بۆ ئەوەی نەوەکانیان خەڵکی گوندەکان ماڵ بە ماڵ سوودی لێوەگرن بەڕاستی ئەم کتێبە نەک بڵم کە خۆم نووسیوە بە گوێرەی ڕای ئەو کەسانی کە خوێندویانەتەوە کە هەمویان کەسانی ڕۆشنبیر و تێگەشت و پێگەشتون ئەڵێن ئەم کتێبە پێویستە لە هەموو مزگەوتێکە هەبێ و نەک لە هەموو مزگەوتەکە لە هەموو ماڵێکە هەبێ بەڵکو لە لای هەموو تاکێکە بێ هەروەها ئەم کتێبە نەکەر بۆ خەڵکی پێنجوێن بۆ گەشتیاران بەسوودە چونکە گەشتیارێکە گە بچێتە ئەوێ ناوی گوندێک بزانێ ئەزانێ ئەو گوندە کەوتۆتەکوێەوە وا لەکوێوە سروشتەکەی چۆنە هەروەها بۆ ئەو کەزانەی کە تێزی ماستەر و دکتۆرا ئەنووسن چاک نەم کتێبە چونکە لە ڕووی ئامارەوە ئەم کتێبە ڕاستترین ئامارە بە گوێرەی سەرژمێری 57 چونکە لە سەرچاوی یەکەمەوە وەرگیرا ئەو کەسێک کە لەم کتێبە هەیە بە فعلی لەو کاتا دانیشتوی پێنجوێن ئەو گوندە زۆر گرنگ مامۆستا لە ئامارەکانە بۆ هەر گوندێگەر شوێنێک سەر بە پێنجوێن تۆ ناوی تەواوی ئەو کەسانە نووسیوە کە لە گوندەکەدا هەن تەنانەت موالدی تەمەنیشیان نووسیوە ماشەڵڵا ئەمە چۆن وەرەگرتووە لە ینی چۆن ئەم ئاماران کۆ کردووەتەوە وەکو ئەرزم کردی من خۆم لە ساڵی 1970 فەرمانبەرم لە فەرمانگەی نفوسی پێنجوێن ئەوە کاراسانی بۆ من کردووە هەوڵما بۆی ئەو ئەرشیفە بپارێزم نەفەوتێ لە گوندەکان هەوڵم داوە هەمووی لای خۆم تۆمار بکەم و بیخەمە بەر دیدی خوێندەران ئێستا نەوەکانی ئەم کتێبە لەوانەیە بۆ هەندێک کەس بڵێ شتێکی بەسیدە بەڕاستی کتێب نووسینەکەی زۆر ناڕەحەتە یەکێک کتێب نەنووسێ یەکێ شەونخۆنی پێوە نەکێشێ نازانێ ئەوە چەند ئەرکوماندووبوونی وسە بەڕاستی من بەشێکی زۆری ئەو گوندانە بە سیارەی خۆم لەسەر ئەرکی خۆم بە پارەی خۆم دێ بە دێگەڕاوم چاوم بە زۆر کەس کەوتووە تا ئەو کتێبەی لێ هاتوۆتە بەرهەم و هەروەها بوومەتە ئەرک بەسەر خێزانەکەیش و مناڵەکانیش بوو چونکە بەڕاستی ئەوە کاتگرتنیەوێ لەوانیش من سوپاسیانەکەم لێرەوە کە ئەوان لەگەڵ ماگونجاون و هاوکاریشم بوون بۆ بەرهمێنانی ئەم کتێبە و بەرهەمەکانی تریشم ئینشەڵڵا بەو هیوای سوودێکی هەبێ بۆ خەڵکی سنوورەکەم و بۆ هەموو خوێنەران هیوادارم هەموو کەسێک بتوانێت ئەوەی کە ئەتوانێت ئەوەی کە ئەیزانێ لە کتێبێکی ئاوای بینوسێ بۆ ئەوەی لە فەوتان چونکە بەڕاستی هەموو شتێک کۆتایی پێ بەڵام ئێستا ئێمە شاعیرەکانی وەکو مەحوی وەکو خانی وەکو حاجی قایادی کۆی وەکو بێسارانی وەکو کوردی وەکو سالم وەکو مفتی پێنجوێنی وەکو قانە کە ئێمە هەمانن ئەمانە ئەگەر نووسین و بەرهەمەکانیان نەبووە بەڕاستی ئێمە نەمانەزانی هەروەها ئەو کەسە چاگانە
ئەوانەی لە مێژووە کە بەرهەم و داهێنانیان هەیە ئەوانەیە کە داهێنانەکانیان نەبووە ئێمە نەمانەزانی ئەدیسۆن لەسەر هەش دینێک بوو بێ و هەرچێک بێ ئینشەڵڵا خوا ئەکەوێتە بەر بارگای ڕەحمەتی خوا بەڵام بۆ ئێمە شتێکی دۆزیێتەوە کە پێڵێن کارەبا ژیانمان بۆ ڕۆشن نەکاتەوە ژیانمان بۆ خۆشەکە سوود لە بەرهەمەکانی کارەبا وەرەگرین حەد ئەمڕۆ هەموو شتێکی ئینسان بووە بە کارەباگە کارەبان نەبێ ڕۆژێک هەموو ژیان پەکێکی خاچن لە شارە گەورەکانی وەکو تاران و ئەمانە کە میترۆ و هەموو شتێک بە کارەبایە بڕوا کە سەعاتێک کارەبا نەبێ تەسیرەکە لەسەر هەموو ڕەوتی ژیانی ئەو وڵاتە هەروەها ئەو کەسانەی کە ڕێزدار بوون لە ڕووی دین و ژینەوە خزمەتیان کردووە ئەوانش بەڕاستی وەکو مەسەل ئێمە حاتەمی تەیمانێ کە تا ئێسش باز دە نانبیێوی و بەخشندەی ئەوە کەریمی عالەکە کە مسڵمانیش نەبوو خەڵک ئێستا باسی ڕفتارە چاکەکان یەکەن کە لە کاتی جەنگی یەکەمی جوانی و لە کاتی حکومەتی مەلیک مەحموود گرانیەکەدا دەرگای واڵا کردو ئەماری کردوتەوە هاوکاری فەقیرانی کردو بۆ ئەوەی خەڵک لە مردن و لە برسێتی ڕزگار بکە بەڕاستی ئەوانە ناویان بە نەمری ئەمێنێتەوە وەکو ئەو کەسە شوێمە دەیان سەرکردە و پاشامان هەیە ناوەکەی نەماوەتە بەڵام کردەوەی ئەوانەی کردەوەی چاکەن بۆیە من ئەڵێم پاشابی گەدا کە هاتیە ژیان ڕۆژێک دێت یەخەت پێ بگرێ نەمان ژیر ئەو کەسەیە تا لە ژیندایە درێغی نەکات لە کردداری جوان مامساوەزم ئەتەوێ باسێک لەو کتێبەش بکەیت یەکێکی تر لەو کتێبانە ئەمە نامیلکەیە کە پێش درەختی بنەماڵەی خۆمانە خۆزگە هەموو کەسێکیش ئاوە شتێکی بۆ بنەماڵەکەی خۆی بنووسیا من هەوڵم داوە لە دایک و باوکم و ئەوانەی کە هەمانە براکانم لەگەڵ نەوە نەوەزاکانیان دەم کتێبایە بنووسم بۆ ئەوەی نەوەکانی ێستا چونکە ئێستا مناڵەکان نازانن دوای ماوەیەکی تر من تا ئەو کەسەی تا لە باوکەوە بۆ برا بۆ کوڕەکانیان بۆ کچەکانیان هاوسەرەکانیان هەمووی دەم کتێبای لەگەڵ ناوی مناڵەکانیان هەنووسیەوە ئیتر لە دوای ئەمەش هیوادارم ئەوانەی تریش کە پێگەن و زیادە بن بتوانن لە دوای ئەمە و زیادی بکەن بۆ خۆیان ئەمەش کتێبێکە بنەماڵی خۆمانە تایبەتەوە هیوادارم هەموو کەسێکی بۆ بنەماڵەکەی خۆی شتێکی وا بکات ئەوەش زانیارێکی چاک مامۆستا ئەو کتێبەش ئەرشیفێکی جوانی وێنەی جەناتی تایە کە چوویتە لەگەڵ کەسایەتەکانی پێنجێن و شوێنانی دیکە ینی دانیشتیت و ینی سلمێنەری کۆمەڵایەتی بوونی تۆش ئەکات باسم لەو وێنانەش بۆ بکەی وڵاکەمێک یەکێک لە وەکو پێشتر ئاماژەم پێەیە یەکێک لە ئامانجەکانی من یەکێک لە هیوادەکانی من هەر لە سەردەمیەوە کە بیرم لە ژیان کردوتەوە هەوڵم داوە تێکەڵاوی خەڵک ببم سەردانی خەڵک بکەم بەڕاستی تێکەڵاوبوونی خەڵک چاکترین زانکۆیە کە شتیان لێ فێرە بیتەوە من هەوڵم داوە ئەمە بەشێکە لەو کەسانەی کە سەردانم کردوون لە ژیاندا تەمەنەما لەوان بەشێکی کەمانی مشتێکە لە خرمانێک چونکە من لەو کاتانش کامێران نەبوو کە مۆبایل نەبوو کاراسانی نەبووە هەر بەردەوام بووم لەم سەردانانە بەڵام ئەمە لە دوای مۆبایل و کاتێکی مۆبایلی سەرەتاش بکۆزانن وێنەشتی نەبوو هەم مۆبایلی زیرەک و وێنەگر و ئەمانە لەم دوایان نهات لەو کاتەوە کە مۆبایلەکەم بەکارهێناو هەوڵم داوە ئەو کەسانی کە بەسرم کردوونەتەوە هیچ چ نەخۆش بن چ کەسایەتی بن چ نووسەر بن هەروەها هەوڵ ماوە ئەو کەسانی کە بەهرەیەکیان هەیە مەسەلە سێکێک هەیە شمشاڵژەنە لە منتیقەی ئێمە لە گوندی ڕەشان کاک حەسەن ڕەشانی هەوڵم داوە بە تایبەتی بچم سەردانی بکەم دیداری لەگەڵا بکەم هەروەها ئەو کەسانەی کە شاعرن وەکو مامۆستا محەممەدی باریکەدەری کە ئێسەیەکێکە لە شاعرە میلیەکان کە شعرەکانی بەڕاستی هەمووی دینی و کۆمەڵاتین بە تایبەتی چون بۆ بالیکێر سەردانم کردووە چاوپێکەوتم لەگەڵا کردووە جا هەوڵما بۆ ئەم ئەرشیفە وەکو مێژوێک بمێنێتەوە ئەو کەسانەی کە سەردانم کردوون وێنەم لەگەڵیان ناگرتووە لەم کتێبەیە وەکو یادەوەری بیهێڵمەوە بۆ ئەوەی هەم ئەوانیش چێژی لێوەرگن و هەم سوودێکی شێبێ بۆ دوا ڕۆژی خۆیان بەڵێ سپاس بۆ بەڕێز عەبدولباقی پێنجێنی نووسەر و شاعیر سپاسەکەی مامۆستاگیان کە لەم تۆرە لەگەڵمانە بوو ئینشاءڵڵا هەر ئاها بەرهەمەکانە دەوڵەمەند بێ و بتوانی ئەوەی کە ماوتەوە ئەتەوێ بینوسی بەردەوام بی لەسەری من سپاسەکەم وڵا ئینشاءڵڵا لەمە دوایش هەر بەردەوامە بمەگەر خوا پشتیوان بێ و مۆڵەتمان با ئینشاءڵڵا بەردەوام بم لە نووسینەکان متاسە نووسینێکی تریشم بەدەستەوە ئەم کتێبە ئینشاءڵڵا هەوڵێین هێلیژنێکی بۆ دروستکەی چونکە بەڕاستی ئەم کتێبە ئەرکوماندووبوونێکی زۆری ئەوێ ئەو بەتەنیا بە کەسێک ناکرێ لە چوار تا و شار باژێر بە کۆمەڵێک کەس کردویانە کە لە دە کەس کەمتر نین و هەروەها سپۆنسەریشان هەبووە کە مەلایەسین لەوێ هاوکاری کردوون من خۆم لە کۆڕەکانە بمتوی بەرگی یەکەم و دووەم و سێمی چاپ بکەن من هاوکاتان هەروەها لە هەڵەبجە زانیاری نامەی هەڵەبجە کراوە ئەویش دەوڵەمەندێکی هەڵەبجە بە ئەرکی تێچوونی چاپکردنی هەر نۆبەرگەکەی کتۆ سەرشان هیوادارم لە پێنجوێنی ئینشاءڵڵا کارێکی وا بکەین کە سوودێکی هەبێ دەست خۆش بە زۆر سپاسەکەی مامۆستاگیان خوا بەخێر بێ ئەزێتی من سپاسانەکەم و بێوەی بنیاخوا